مریشک وەک بەرهەمێکی خۆماڵی لای خاوەن کێڵگە پەلەوەریەکان بۆتە جێگەی گرنگی پێدان. بۆ پێگەیاندنی مریشک نزیکەی 2 مانگی پێویستە و بە وردی چاودێری گەورەبوونی دەکەن. هەوڵیش دەدرێ بە کوالیتیەکی باش مریشک پێبگەێنن. هەموو هەرێمی کوردستان 5-6 هەزاری زیاتێکە، واتە ئەگەمە حسابیکەین نێزگەی 11 ملیۆن و 12 ملیۆن جوچک لە ماوەی 2 مانگدا تێئەکرێت. بە پێی ستانداری نێودەوڵەتی جیهانی مریشک لە یەکەم ڕۆژ تا ئەو ڕۆژێ ئەکرێتە بازاڕەوە بە فەحسی دکتۆری پزیشکی ڤەیتەرنەری، واتە ئێمە بە شێوەیەکی زۆر جوان و پاک و تەمیز پەروەردەیەکەین. خاوەن کێڵگەکانی بەرهەمهێنانی مریشک نیگەرانن لە هاوردەکردنی مریشکی بەستوو، ئەوەش بە هۆکار دەزانن کە نەتوانراوە وەک پێویست سوود لەو سامانە ناوخۆییە وەربگیرێت. حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە 2 شێوە هاوکاری ئێمە بکات. یەکەم ڕێگای عەلەف کاتەوە لە ڕێگای ئێران و تورکیاوە داخلی هەرێمی کوردستان بێ، لەبەر ئەوەی جیاوازەیەکی زۆرە هەر تەنێک عەلەف 200 دۆلاری جیاوازە. دووەمینین ئەتوانێ مریشکی تورکی ڕابگرێ، لەبەرەوەی ئێمە لە هەموو هەرێمی کوردستان لە 160 بۆ 150 مریشکمان زیادە لە هەرێمی کوردستان. مریشک لە بازاردا فرۆشی زۆرە، وەگەوەی فرۆشیارانی مریشک باسی دەکەن نرخی مریشک بۆ هەردوو لا گونجاوە، چ بۆ وڵاتیان چ بۆ مریشک فرۆشەکان. نرخەکەشی بە شێوەیەکە هەموو کەس دەتوانێت بیکڕێت. نرخێکی باشە تا ئێستا بۆ ئێمە بۆ هاوڵێتانیش باشە، بەڵام نرخی ئێمە بەدەست نرخی دوکانەکان بەدەست ێمنێت، چکە لە قەعەکانە بە سعرێکی گونجاو نێرن ناتوانین ئێمە سعری هەرزانە سەدا بنێ. بۆیە ڕەبتی نرخی ئێمە پێویستە بە قاعە و داواچینەکانەوە. لە هەرێمی کوردستاندا نزیکەی 3000 کێڵگەی بەخێوکردنی مریشک هەیە، هەر لە بەرهەمهێنانی مریشک و گواستنەوەی بۆ بازاڕەکان و فرۆشتنی بە هاوڵاتیان تا دەگاتە سەرخوانی ماڵان، بە هەزاران هاوڵاتی ڕزقیان لەسەر ئەو کارەیە کە بژێوی خۆیان و خێزانەکانیان پەیدا دەکەن. هەر بۆیە خاوەن کێڵگەکان بە سامانێکی نیشتیمانی ناوزەندی دەکەن. سفرەخوانی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە یەکەم بەیانی جەژندا بەبێ مریشک نابێت. لە ئێستاشدا لە هەرێمی کوردستان ڕێژەی بەرهەمهێنانی مریشک لە 150 بۆ لە 160 لە بەرهەمی ناوخۆ زیاترە، کە ئەمەش زیان بە خاوەن کێڵگەی پەلەوەریەکان دەگەیەنێ. هەر بۆیە ئەوان داواکارن دەبەرەوەی نرخەکان زیاد نەبێت و لەسەر شانی هاوڵاتیان گران نەبێت و ئەوانیش زەرەرمەند دەبن. داوایان لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە کە داواکاریەکانیان جێبەجێ بکات، ئاوڕێکیان لێ بداتەوە بۆ ئەوەی ئەمانیش بە شێوەیەکی باشتر مریشک بەرهەم بێنن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.